ئێمە زۆر نیگەرانین لە پەلاماردانەکانی حکوومەتی فاشستی تورکیا بۆ سەربرایانمان لە ڕۆژئاوای کوردستان و لێرەوە دەستخۆ پشتیوانیان لێ یەکەین لەو بەرخودانە ئەیکەن دەستخۆشییان لێ یەکەین بەجددی نمونەی بەرخودان و خۆپارێزی ئەوانن و ئێمە لێرەوە هەموو پشتیوانێکیان لێ یەکەین و لە مێژە وتویانە یاخوا کەس نەچێ بەگشت قولەی قافە کەس نەچێ بەگشت عەشرەتی جافە بۆیە ئێمە لێرەوە وەکو جافیش پشتیوانی تەواو لە هەموو بەرخودانی ڕۆژئاواکەین و ئومێدەوارین ئینشاڵڵەوە سەرکەوتن دوجار بۆ ئەوانە بەدڵنیایەوە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەشداریمان کردووە ئەگەر ببینی هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشێکە لە بەرخودانی پارێزگاری لە هەرێمی کوردستان لە مێژە هێزەکانی بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1970 بە هاوکار بوون لەگەڵ هەموو هێزەکانی تری پارچەکانی کوردستان و شەیدی زۆر و زەوەندمان لەو ڕووباری خوێنمان لەو پێناوە ڕشتووە و ئێسش درێغی ناکەین لە هەر جێگەیەک و هەر کاتێک پێویست بکە ئێمە ئامادەین بچین بەرگری لە خاکی نیشتیمان بکەین لە هەرچی جێگەیەک بێت. من وەکو پێشمەرگەیەک ئیدانەی ئەو هێرشە نالەباری تورکیا ئەکەم کەوا بۆ سەر کوردانی ڕۆژئاوای کردووە بە هەموو هێزێک ئامادەین ئەگەر بە خوێنیش بێت ئێمەش خۆمان بەخشین لە پێناوی ئەو میلەتە ڕەشڕووتا میلەتێکی کورد میلەتێکی بێکەسی مەزلومە میلەتێکە هیچ کەسێکی نییە هیچ کەسێک دۆستی نییە هیچ وڵاتێک خۆی بە دۆستی نازانێت بەڕاستەقینە ئەبێ ئێمە وەکو حیزبەکان وەکو کورد هەمومان پشتی یەک بگرین ئامادە بین لە پێناوی یەکتریا بمرین نەک پشتکێن یەکتری و یەکتری بسووتێنین خۆی ئەوە ڕێخۆشکەرە بۆ باشووری کوردستانیش ئەگەر بێت و باکووری ئەو خستنی بە ڕۆژئاوا بێت ئەو بگیرێ و بفەوتێ کوردی ڕۆژئاوا فەوتێ حتمما کوردی ئێمە شەفەوتێت چونکە ئێمە پارۆکی ئاسانە بین بۆ ئەو کە کوردی بە ڕۆژئاوا فەوتە کوردی عێراق لە بەرچاو ڕۆژئاوا هیچ نییە چونکە مەبەستیان یەکەم سەرکی ئەوەیە کە ڕۆژئاوا نەیەڵن دەسەڵاتی ڕۆژئاوا نەیەڵن بە قووەتە نەیەڵن ڕۆژئاوا ئەمجا باکووری کوردستان فەوتێنن. وەڵای من بە هەموو شێوەیەک و بە هەموو یارمەتیەک پشتیوانی لە ڕۆژئاواکەم هیوادارم خەڵکی هەر چوار پارچەی کوردستان نەک بە خۆپیشاندان بەڵکو بە کردار دیفاع لە ڕۆژئاوا بکەن خۆپیشاندان شتێکی وا بەڕەهی من شتێکی وا لە مەسەلەکە ناگۆڕێت بە شێوەیەک بێت کە لە هەر چوار پارچەی کوردستانەوە خەڵک خۆی ببەستێ یعنی کارێک بکەن کە تۆ بێدەنگ بیت و تاقی بە خۆپیشاندانەکە شتێک لە مەوزوعەکە ناگۆڕێت بەس بە شێوەیەک بێ هەمووی خەڵک خۆی ببەسێ و ڕادیفاع لەو کوردانە ئێوە بکات ئێمە بە هەموو شێوەیەک ئامادەی ئەومانتیایە کە من وەکو خۆم حرد لەم دەقەیەوە ئامادەی ئەوەم تایە بڕۆم دیفاع لە ڕۆژئاوا بکەم.